جێگری سەرۆکی هەرێمی کوردستان لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا وەڵامی چەند پرسیارێک لەسەر تەوەرە جیاوازەکان دەداتەوە. سەبارەت بە پیشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەکانی مووسڵ و ئەو ناوچە جێناکۆکانەی کە لە ژێردەستی داعش ئازادی کردوون، کۆسرەت ڕەسوڵ عەلی کە جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانیشا جەخت لەوە دەکاتەوە هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە ناپشێنەوە. پێشمەرگە ناچێتەوە شوێنێکە بەجێری دەستوری عێراق دەستور لە هەموو لای متفقون ڕێی عامی عێراق لەسەردرایە کە مادەی سەرسرە بکاتەوە ئەو منتخانێکی متنازع عليها هەیە مشکلە بەینیان بینی حکوومەت هەرێم و حکوومەتی اتحادی بەغدا ئەوان هەمووی بە شێوەیەک یاسایی و قانون جێبەجێ دەکرێت لەوێنێک پێشمەرگە ناچێتەوە دەستە پێش دێتە دواوە ئەو شوێنانێکی کوردستانە کۆسرەت ڕەسوڵ عەلی کە لەسەر هەردوو ئاستی فەرمانڕەوایەتی هەرێم و لایەنی حیزبیش پۆستی دووهەمە وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە ناکۆکی لایەنە سیاسیەکان لە نێوخۆی هەرێمی کوردستاندا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرەکانی شەڕ. بەڕێی من تەسیری کارگەری نەکردە و خلافاتی بین حیزبەکان پێشمەرگە دەبهەنە و پێشمەرگە هەمووی پارتیەکی تی بووە حیزبەکان تشێتن بەڵام بەخەدەر ئەوە نەبوو کە بەری مەشاکل دروستکردن ئێستاوی ئێستاکان وەکوت موحەدە لەسەرەوەی کە یەکگرتووە لەسەرەوەی کە على أساس أما خمان حكي خمان كانوا خوشمان في مشركان من حكينا بما الشيشان ساسا ذكري عند الشيشة وقور النيم اللي في شوي بەڵێ دوای شەڕی مووسڵ پێشبینی بەڕێستان چییە و دوای داعش هەم لە نێوان هەرێم و بەغدادا ولا هەم لە ناوخۆی کوردستاندا بەڕێی من کورد خۆی دەگەڕێتەوە خۆی ئەگەر ناخۆی یەک بین و بەرنامەمان یەک بەرنامە نازی سیاسیمان بگۆڕین و هەندێک شتەیە نازی سیاسی مەسمەوەیە کە ئیدارە باشی بکرێت لە ناودەزەکانی حکوومەت و بەشەفافێتەوی لە داهاتۆشتانە پێم وایە ئەمە کورد خازان دەکەین نەگزار دەکەین خەڵک پێی وایە کە ئالاساس باشەوە جارێکە کورد ئەمریکا پێش لە کورد دەکات سیوان نییە. هەروەها پێشبینیش دەکات بۆ تەوابوونی شەڕی مووسڵ و کۆتایی هێنان بە داعش لە عێراقدا. پێم وایە وەختی دەوێت لێنێ ئاسان نییەوەی کە خەڵک بیر دەکاتەوە ئەوانە سەر ئیتحاد دەکەن مووسڵ سارێکی زۆر گەورەیە بە شارێکی عێراق لە گەورەی پێم وایە مووسڵ ئاسان نییە زۆر زوو تەواوی بەڵام هەر تاویش دەبێت چکە نەتیجەی شەڕی هەموو شەڕ لەبینی بەینی بەرەی دموکراتی دموکراتیەکان دەبێنەوە تێروریزم مستەقبەلینە لەو وڵاتە. لە 11 ساڵی 2016دا کۆسرەت ڕەسوڵ عەلی خەڵاتی زێڕینی پیکاسۆی لە هەرێمی توسکانە لە ئیتالیا پێدرا. پێشمەرگە کەەوەشی خۆشم بەرەی شەڕی داعش لە منتەقەی و کەرکووک و ناو داخۆخ و بینی کەرکووک و داخۆخ لێن دەرێ ئەو سۆفێتی ئیتالیا تێن دەرێ خاوەری کردن دوایە پاشان گوتیان حەزەکە داوەتکەینە بۆ ئیتالیان. ڕەوشی گوزەرانی خەڵک تەوەرێکی تری ئەم دیدارە تایبەتە بوو لەگەڵ کۆسرەت ڕەسوڵ عەلی کە ڕاشکاوانە باز لە ژیان و بژێوی خەڵک دەکات. بەڵێ ئەمە ڕۆژانە ناو خەڵک ماڵوماتمان تێکەڵان لەگە خەڵک بەشین لە خەرچی کوردستان ئەمەش هاتینە خەڵک خزمەتکردنی خەرچی کوردستان هاتینە لەوە نهاتینە خۆمان فەرزکەین لەسەر خەڵک و یانچنی خۆمان بەزیاد دەزانین لەسەر خەڵک دەزانین شاکریە مەعاناتیە کارەوان نیە ئاو نییە معاش نێشتانە ئەمە لێ مەسئول هەموو دەوڵەتەکان حکوومەت مەسئول لە چەند شتێک یەکەمی نانی خەڵک دومین ئەمنی خەڵک سێمین ئازادی خەڵک ئەو سێ شتە ئاسایی لەگەر یەکتری تا ڕادەیە کرایە بەڵام من پێم وایە دەبای باشتر بکرێت چونکە ئێستا ئەمە خۆمان پێشبینیەوەمان بکرێت ڕەتوشی ئەزمە ئیقتصادی دەبێن ئەمە ئیقتصادێکە ئێستا سیاسەت دەکرێت بۆ شێوەیە نییە کە ئەگەر خۆمان حەزر کردەوە دەهات زۆر پارە هەیە لە بابەکسەر پێویستە ئێستا بکرێت ئێستا احتیاج بە معاش خەڵکمان پێ دەدا ئێستاش بەڕێی من ئەگەر بێت و خۆمان تەنزیم بکەینەوە دەتوانین چارەسەری و ڕۆ بە ڕۆژ اقتصادی نەفس زیاد دەکات زیاد دەکات ئەو بداتێ لە کوردستان زۆرتر دەبێت پێم وایە ئەگەر بێتەوە ئەمە خۆمان سەرکردەکانی کوتاومان بینی پێشەوە مەیدان لەوەی کە هاوکاری بکەین لەو تەجروبەی هەمان تەجروبەکە ڕاستە 25 ساڵە حکومڕانی خۆی کورد حکومڕانی خۆی دەکات بەڵام 25 ساڵە بەڕێی من مشاکلی هەیە بۆ سەربیات و جابیاتەوەی کە دەرزترین تەمەنی حکوومەتی کوردستانە خارەم کە حکوومەتی خازی محەممەد و حکوومەتی ئەمارەتەکانی کوردی بەڵام ئەوە لە خۆیدا بەڕێی من پێویستە زیاتر نوتێنە خۆراوی خەڵک ماناتە ڕۆژانە متابەت تەلەڤیزیۆن دەکەم تەلەڤیزیۆن کە بەرنامەکە لە NRT لە ئەم تەلەڤیزیۆنەکان بەرنامەیەیە کە ئەو بەرنامەیە خەڵکە دەدام سەرنجێنەر خۆشم بەڕاستی هەندێک شەرم لە خۆشم دەکەم خۆشەکە من ژیانە باش خەڵکی ژیانی خراپ بەفرۆزەمە پێکەوە بژینەی خەڵکە هەمە ئەو کاتێک کە پێشمەرگە بووین
ئەگەر خۆمان پێشەکان دەکەوتین و شەرمان دەکرد سەربار دەکرد لە پشتەوە ماگۆتە بەرمەفرانس بیکەن نان دەکرد. بەڵام وەڵامی ئەو پرسیارەشی داینەوە بۆچی کەسایەتیەکی وەک کۆسرەت ڕەسوڵ عەلی کە خۆزگە دەخوازێت ژیانی وەک خەڵک بێت ناتوانێت وەک خەڵک بژی و تەنها خۆزگایان پێدەخوازێت. زەن کورد و لەسەر شۆڕی کوردستان دووناتی نیامان لەماکەوە مەسەلەن جارچە کوژرایە خاسەیە کوژرایە هەموو لەسەر مەحساب کرایە جوانە هەمویان بەڕاستی ئەگەر پێ و حمایە خۆی نەکە ناتوانێتی ئینسانێک تەلەڤیزیۆن دەبێت پێ خۆش وەڵام من حەزەکەم ئازادی لە بۆ سەرکردەکان نەبێت ئازادیمان بخێت خۆمەسمان هەر شوێنە حمایە هێمە کارەباومان بەندەمان هەیە وەلی خەرچێشەیە دەمان هەیە. ئەمە یەکەمین جارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان کە هاوکات جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دیدارێکی لەو شێوەیە بۆ میدیایەکی بینراو ئەنجام دەدات. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.